بەڕێزان و خۆشەویستان، یەکێک لە کێشە کۆمەڵایەتیەکان کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئاگاداری ئافرەتانی کردووە کە نەبنە هۆکاری دروستبوونی و لە تاوانە گەورەکانە، و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام هەڕەشەی لەو ئافرەتانە کردووە فەرموویەتی بۆنی بەهەشت ناکەن. ئەوانش ئەو ئافرەتانن کە بەبێ هیچ هۆکارێکی شەرعی داوای جیاببوون لە مێردەکانیان نەکەن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی هەر ئافرەتێک بەبێ هۆکار داوای جیاببوون لە مێردەکەی بکە، ئەوە خوای پەروەردگار حرامی کردووە لەسەری کە بۆنی بەهەشت بکە، کە بۆنی بەهەشت 70 ساڵ ڕێگە ئەڕوات. ئەوەندە تاوانەکەی گەورەیە، ئەوەندە جورمەکەی عەظیمە. جاکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی بەبێ هۆکار، کەواتە ئەگەر هۆکاری هەبێت دروستە. زاناکان فەرمیانە هۆکارەکە ئەگەر دینی بێت، بنمونە کەسەکە بێدین بێت، وازی لە ئیسلام هێناوێت و مرتەد بوو بێتەوە، ئافرەتەکە بۆی هەیە کە لێی جیاوێتەوە. و هەروەها ئەگەر بێت و ئەم کەسە لەسەر تاوانە کەبائیرەکان بەردەوام بێت، بنمونە مەشروب خۆر بێت، داوێن پیس و زیناکار بێت، کەسێکی ڕیباخۆر بێت، دز و جەردە بێت، پیاو کوش بێت، ئەمە تاوانە کەبائیرەکانن، ئەو ئافرەتە بۆی هەیە. ئەمە هۆکار و هۆکارەکە شەرعیە کە جیابێتەوە لێی، مادەم و پیاوە تەوبە ناکات و ناگەڕێتەوە لە تاوانەکەی خۆی و بەردەوام بێت لەسەری. و هەروەها ئەگەر ئەم پیاوە کێشەی ڕەوشتی هەبێت، بۆ نمونە کەسێکی بەدڕەوشت و خراپەکار بێ، هەر ڕۆژ لەگەڵ ئافرەتێکا بێ بە ناشەرعی، ئەو کاتە بێگومان بۆی هەیە. و ئەگەر بێت و ئەم پیاوە زوڵمی لێ بکات، لێی بدا، مەصرەفی نەکا، و هەروەها دڵی پیس بێ بەرامبەری، ڕەزیل و بەخیل بێ بەرامبەری، زوڵمی لێ بکە، ئەمە لەم کاتەیە ئەگەر بە نەسیحەت و بە ئامۆژگاری بۆ ڕێکارە شەرعیانەی کە دانراوە کە بێ ئافرەتەکە نەسیحەتی بکە، و هەروەها ئەبێ دوای حەکەمێک لە کەسوکاری ئەو حەکەمێک کەسوکاری ئەم ئەبێ سوڵح بکرێ. ئەگەر زانیان ئاشتەوەی ڕوونەدا و کاتە ڕێگەی چی هەڵبژێرن؟ تەلاق هەڵبژێرن. بەڵام بەبێ ئەم هۆکارانە لەبەر عەسەبیەت، لەبەر هاو ئارەزوو، مامەکەی کێشەی بۆ بنێتەوە، باوکەکەی لەبەر ئارەزوویەکی خۆی زاوەکەی بۆی جێبەجێ نەکردووە تەلاق دروست بێ، یاخود خەسووەکە کێشە بنێتەوە. چەندها بینیمانە کێشە سەرمە دروست بوو، وەڵا زاواکەم دەستی ماچ نەکردوم لە کاتێکا کە کچەکەم داوەتێ خەسووەکە وتوێتی، لەبەر ئەوە کێشەی ناوەتەوە و تەلاق دروست بووە. قسەی ڕقی لە ڕووی زاواکەیە کردووە، زاواکەش دڵی لێ هێڵکەوتووە و جیابۆتەوە لە کچەکەی ئەوان. هەندێک جا منداڵ بێ سەر پەرژ ئەبێ و ئافرەتەکە بێەوە ژن ئەبێ و تووشی مەشاکیلی گەورە بن بەڕاستی. بۆیە ڕێژەی تەلاق ئەمڕۆ لە هەڵکشاندایە. هۆکارەکان زۆرن، بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئاگاداری کردین ئافرەتێک بەبێ هیچ هۆکارێکی شەرعی داوای تەلاق بکە، ئەوە حرامە لەسەری بۆنی بەهەشتی لەسەر حرامە، ئەوەندە تاوانەکەی گەورەیە. بۆیە پێویستە لەسەر یەکێک لە ئێمە ئەوەی کە خوشکی هەیە، ئەوەی کە مامی ئافرەتێکە، باوکێتی، کەسوکارێتی، ئەبێ هەوڵی ئیسلاح و سوڵح و ئاشتەوایی بە و هەوڵ با تا مەجای تایە لە ڕووی دینەوە بگەڕێتەوە بۆ شەریعەتی خوا، بیان هێڵێتەوە بە یەکەوە، نەک هۆکاری تەفرەقە و پەرتەوازایی بێ. داواکارم لە خوای پەروەردگار ئافرەتانمان وا لێ بکات کە سالیحە بن و هەروەها ئاشتەوایی بخاتە ناو ماڵەکانەوە، ئەو ماڵەی کە ئاشتەوایان تێڵگیرا، خوای پەروەردگار ئاشتەوایان بۆ بجێڕیتەوە و سوڵح و سەلاحەت و تێگەیشتن بخێتە نێوانیان، و خێزانەکان هەردەم بە خۆشی و شادی بە یەکەوە بن، دوور بن لە تەفرەقە و لە هۆکارەکانی، و لەو کەسانش بیان پارێزێک کە هۆکاری لێکدابڕانی کۆمەڵگا و هەروەها خێزانەکان بەیەکەوە. والحمد لله وصلى الله وسلم على نبينا محمد والسلام عليكم ورحمة الله وبركاته.